لە دەمێکدا هێزەکانی عێراق شەڕ دەکەن بۆ ئەوەی چەکدارانی داعش لە شاری مووسڵ دەرنێن. تیمێک لە دکتوران و پەرستارانی ویلاتە یەکگرتووەکان نەخۆشخانەیەکی گەڕۆکیان لە بارتێڵا لە نێوان مووسڵ و هەولێر دامەزراندووە کە مەودایەکی دووری لە بەرەی پێشەوەی شەڕ نییە. ئەو نەخۆشخانەیە لەلایەن ڕێکخراوی ناحکوومەتی سەمارتەن سپۆرسەوە یارمەتی دارایی دەکرێت کە خێرخوازانی مەسیحی تێدا کار دەکەن. ئێستا دکتورانی ئەو ڕێکخراوەیە خەریکی دەرمانکردنی دوو نەخۆشن کە بە گول لە برینداربوونە. ئەوان شەو لە دەرەوە دەبن و ئاگریان کردبەوە کە بە هەڵە دەستڕێژیان لێ دەکرێت و هەردووکیان سکیان بریندارە. ئەو نەخۆشخانەیە بریندارانی وای بۆ دێت کە بە شێوەیەکی سەرەتایی دەرمان کراون لەبەرەوەی نەخۆشخانەکانی دەوروبەر یان پڕ بوونە یان نەخۆشەکان برینەکانیان قورسە. لە ئەمریکا نەخۆشەکان وەک ئێرە برینەکانیان قورس نییە. لە ئەمریکا زۆربیان چاودێری تەنگەتاویە، بەڵام لێرە بریندارەکان هەم زۆرن و هەم لە دۆخێکی زۆر ئەستەمدان. ئەو دکتورانە کاتی پشودانی خۆیان لە جیاتی ئەوەی لە ئەمریکا تێپەڕ بکەن ماڵ و منداڵیان جێدێڵن بۆ ماوەی 4 هەتا 8 حوت بەنۆبە لێرە کار دەکەن. لە ڕاستیدا باوانم چاودێری مناڵەکانم دەکەن کاتێک لە ماڵ نەبم و خواردن بۆ هاوسەرەکەم لێدەنێن کەوا بوو ئەمە زۆر باشە. لە ئەنجامدانی کارەکەیان ئەو دکتورانە جاری وایە لەگەڵ دۆخی زۆر ئاستە وەک نەشتەرگەری ڕوبەڕوو دەبن. ئێمە ئەو پەڕی هەوڵی خۆمان دەدەین کە بنەماڵە لە ئەو بارەیەوە دەنگی هەبێت و پاشان وەک ئەمریکا ئەگەر دوو دکتور بزانن کە ئەمە تەنگەتاویە ئێمە ئەو کارە ئەنجام دەدەین کە بنەماڵەکە پێی باشە. ئەو نەخۆشخانەیە لەباری دەستگا و کەرەسەی پزیشکی و تەکنۆلۆژی گەلێک پێشکەوتووە. پاشانەوان بڕیار دەدەن کە کاری نەشتەرگەری لەسەر کوڕەکە ئەنجام بدەن، بەڵام دایکەکە گولەی وە بڕبڕی پشتی کەوتووە و ناتوانێت بڕات و هەروەها گورسی لەشی بریندارە. ژنێکی بەتەمەنتر کە دایکە وێ دەچێت برینی لە گورچیلەدا هەیە، بۆیە ئێمە لە هەمان کادا نەشتەرگەری لەسەر هەردوو کەسیان دەکەین. چەندین کردداری لەو شێوەیە گۆڕانی بەسەر هەم خانمی کێڵی و هەم هاوکارانی داهێناوە و ئەوان دەزانن کە چوونەوە ماڵ هێندە کارێکی ئاسان بۆوان نییە. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.